هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانەرەکەی خۆتان چارە. کامەرانم کە لە درێژەی بەرنامەکانمان زنجیرە بەرنامەکانمان دەربارەی پشکنینی گشتی ساڵانە هاتینەوە خزمەتتان. وەک لە هەفتێکی شوو بەڵێنم پێدابوون ئەم ئەڵلقەیەی بەرنامەی چارە تایبەتە بێت بە پشکنینی گشتی ساڵانە بۆ منداڵان و کۆرپەکان. کە کۆمەڵێک پرسیارمان هەیە لەکەیەوە دەستکردنە پشکنینی ساڵانە بۆ مناڵەکانمان لەکەیەوە مناڵ پاشە دایک بوون دەبێت ببینرێت وا لەوەش گرنگتر چۆن وا بکەین کە دایک و باوکێک گەیانێ مناڵیان بێت پلانێکی باشی وەدانن بۆی کە مناڵێکی باشیان بێت و لە تەمەنەکانی مناڵە گەشەی مناڵ قەڵەوی مناڵ لاوازی مناڵ کەم کێشی مناڵ هەمووەمانە پەیوەندی بەچێوە هەیە و چۆن بتوانین وەڵامیان پرسیارەمان دەست بکێتەوە. هەندێک جاریش هەندێک نەخۆشی لە مناڵانە هەیە کە لەوانەیە پزیشکان بەڕێکەوت بیدۆستنەوە بۆ وەڵامی ئەم پرسیارانە هاتوونەتە خزمەت کۆمەڵێک لە پسپۆڕانی بوارەکە وچانێکی کەم و لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ بەڕێز دکتۆر چێنەر عومەر عەلی لەگەڵمان. بۆ قسەکردن دەربارەی پشکنین گشتی ساڵانە بۆ منداڵان و کۆرپە هاتوێتە خزمەت بەڕێز دکتۆر چێنەر عومەر عەلی کە پزیشکی پسپۆڕی منداڵان و کۆرپەیە کە وەکو زۆرێک لە پزیشکانی تری مناڵان وەکو بەشێکیش لە پزیشکە گەنجەکانمان کە هەوڵی نوێبوونەوە و گەڕان و تازەکردنەوەی زانیاریەکانیەدا حەزمان کرد لە خزمەت یابین. بەخێر بێتەوە لە کۆنفرانسەکەی تورکیا. ئێوە بەخێر بێنەوە کاکجان سپاسان دەکەم بژیت خۆشحاڵم بە خزمەتتان ئێمە لە خزمەتی جەنابتان. دکتۆر چێنەر ئاگادار بووم کە پێشەی دەست بکەیت بە ئیشوکاری کلینیک و بینینی مناڵان و چارەسەرکردنیان ماوەیەک کارەکە دواکەوت دەبەرەوەی کە لە کۆنفرانسێک بووی لە تورکیا. بەڵێ ڕاستە هەر بەڕێزیشت نەبووی کۆمەڵێک لە پزیشکە گەنجەکانمان زۆر هەوڵی هاتن و ڕۆشنیان لەم کۆنفرانسانە گرنگی ئێمانە بۆ چییە؟ زانیاریەکان زانیاری پزیشکی وەکو هیچ زانستێکی تر نییە بەردەوام پێویستە ئەپدەیت بکرێتەوە. جا ئەم ئەپدەیتکردنەوەیە جاران چاوەڕێ بووین هەتاکو جیلی کۆن نەکە ئێمە چاوەڕێ بوون هەتا کتێبێکی تازە دەرچێت تاکو جۆرنەڵێک نوسخەیەکیان دەستکەوێت تا پرنتەکرێت تاگاو. ئێستا بەهۆی ئینتەرنێت و ئەم وەسایلە نوێیانەوە زۆر سریعتر بۆ ئەپدەیتکردنەوەکە بەڵام هیچی وەکو ئەوە نییە کە ئێمە وەکو پزیشکە چین جەنابیشت ئەوە بینیوە یعنی لە دووبەی بووی ماوەیەک پێش ئێستا کە ئەچیتە کورسێکی تازەوە ئەچی نەخۆشخانەیەکە بینی ئەچی محازەرەیەکە بینی ڕوبەڕوو لەگەڵ دکتۆرە یا پرۆفیسۆری قساکێکە لەو سەری دنیا هاتووە. جا ئەمەجی کۆنفرانسەکەی ئێمە ئەوە بوو کە کۆنفرانسێکی ئینتەرناشناڵ بوو چەند محازەرێکی تیا بوو هەروەها نەخۆشخانەیەکی زۆر تازەمان بینی لێ لە ئەستەمبوڵ کە کرابەوە و بابەتێکی زۆر گرنگ لە نەخۆشخانەکە باس کرا نەخۆشخانەی تایبەتی مناڵان بۆ تەبان کە مەسەلەی پرۆبایۆتیکە کە مۆزوعێکی زۆر تازەیە چەندەوە وەختی نییە بۆ بابەتەکە. پرۆبایۆتیک بۆ بابەتانە ئەوترێت کە بڵین بەکتریای سوود بەخشەکە بە خەڵک ئاسانی بکەینەوە. بەڵێ جا ئەوە ئێستا زۆر گرنگە لە زانستی تازەیە ئەڵێن لە زانستی تازە پێی ئەڵێن مێشکی دووەمی ئینسانە پرۆبایۆتیک چووکە و بەکتریایانە کۆنتڕۆڵی زۆربەی شتەکانی لە شتەکەن. منەوە مەزانی مێشکی دووەمی ئینسان هەتا ئێستا هەر ڕیخۆڵەیە لەبەرەوەی کە زۆرترین ژمارە نیورۆنەکان لە دوای مێشکە لە ناو ڕیخۆڵەوانە کەواتە بۆیە بۆ پرۆبایۆتیکان ژەڵێن بالفعل پرۆبایۆتیکە ئەو بەکتریایانن کە زیاتر لە ڕیخۆڵەیان لەبەرەوە فعلەن ئەوان قەرارێن کە ڕیخۆڵە دۆخی ناو ڕیخۆڵە چۆن بێت چی هەڵەمەژرێت مەناعی ئینسانەکە چۆنە بێت تا چەند ئیسفادە لە خواردنەکە. جا با لە ڕیخۆڵە کۆپیا بینەوە باشە کە مناڵ تازە لە دایکە بێت ئەگەر پێویستی بە بردنە و ژوورینە بەکار نەبێت یەکسەر درێ بە دایک و باوک باش چەند ساعتێک یان کەمتر لە چەند ساعتێکیش هێشتنەوە لە لای پزیشکان و بینینی مناڵەکە. یەکێک لە باشترین نیشانەکانەوەی کە ئەڵەن مناڵەکە خۆی پیس کردووە. بەڵێ وایە زۆر ڕاستە. ئێمە ئازانین کە مناڵێتە دنیاوە ستێراڵە بە زمانە پزیشکیەکە پاکژە بە زمانی کوردی هیچ بەکتریایەکی پێوە نییە. ئەم مناڵە لە کاتێکا ئەگەر لە سکی دایکە بێ خۆی پیس بکە ئەکرێت پیسەیەکە خۆی بکە و بیخنچێنێ. بەڵێ ڕاستە ئێوە خۆتان کۆمەڵێک ترین پزیشکیتان هەیە بۆ
بەڵام کێتە دنیاوە ئەو مناڵەت چۆن لە چەند ساعتی یەکەمی تەمەنیا خۆی پیسەکە لە کاتێکا کە لە ناو دسکی دایکە خۆی پیس ناکە. پرسیارێکی زۆر جوانە. لە سکی دایکە خۆی پیس ناکات بەڵام پیسایەکە هەیە لە چەند هەفتەی کۆتاییە بە تەحدید بڵین پیسایەکە دروستە بێت لە بەرەوەی کە پیسایی مەرج نییە ئیلا بە خواردنەوە دروست بێت. تو ناو پێشی ڕێخۆڵەو هەیە ئەم خانانە تازا بنەوە هەروەها ئەم مناڵە بەردەوام سەراوەکەی ناو سکی دایکی خاکە ئەویش کۆمەڵی خانە و پرۆتیناتی تایە ئەم سەراوە قوتەیاتەوە ئەیخواتەوە ئەنجا لە ڕێگەی میز و لە ڕێگەی ڕێخۆڵەشەوە دەریەکاتەوە. ئەمانەش لەگەڵ ئەنزیم و شتەکانی ناو ڕێخۆڵەشی هەمووی ئەو پیساییە دروستەکات. کە مناڵێتە دنیاوە پێشەوەی کە هەڵبەت ئێستا زۆربەی مناڵ هەر لەژێر چاودێری پزیشکا لە دایکە بێن جاران مامانیشمان هەبوو تازە مەسەر بەڕاست ماوە مەسەری مامان ماوە هێشتا بەڵام هەر لەژێر چاودێریە ئەبێ هین هەبێت ئەبێ ئیجازیان هەبێت و ئەبێ دوای ئەوە مناڵەکان ئەنێرن بۆ شوێنی تایبەت و بەڵێ ماوە بەڵام ئەو مامانە ئێستا بۆ شێوەیە نییە کە وەکو جاران هەبوو بەڵێ لە کۆڵانەکەی تر مامانەکە کولفی کول بوو بەڵێ ئێستاەوە نەماوە ئێستا ئەوە نەماوە باشە با پرسیاری ئەوە بکەم لە بەڕێزت دەربارەی مناڵکەیەتە دنیاوە لە کە پێویستەکە یەکەم سات دکتۆری یان پزیشکی پسپۆڕی منداڵان و کۆرپە بیبینێ پرسیارێکی زۆر جوانەوە پرسیارە ئێمە دایمە ئەڵێن چی ئەڵێن مناڵ ئەو دقەی کە لە دایکە بێت لە سکی دایکیەتە دەرەوانێ پێویستە لەناو ژووری لە دایک بوونەکە کە پێڵن لێی بەڕووم دکتۆری پسپۆڕی مناڵان لە ڕاستیە تایبەتتر دکتۆری پسپۆڕی کۆرپە کە نوناتۆلۆجستی پێڵن ئەو کەسێکی اختصاص وەرەگری لە تەنها 28 ڕۆژی یەکەمی تەمەنی مناڵە اختصاصێکی تایبەتە ئەوە سب سپیشالیتی یعنی فوق تخصصیە پێویستە ئەو لە ژووری لە دایکبوونەکە ئامادە بێ مناڵەکە ببینێ ئێمە ئەڵێن ئەمە زووترین کاتە کە دکتۆری پسپۆڕی مناڵان بۆ یەکەم جار پێویستە مناڵەکە ببینێ بەڵام لە ڕاستیە لە زانستی پزیشکیە ئەوەی کە ئێمە وەرمانگرتووە ئەوەی کە من خۆم لە کۆریا بینیمە کە ئێستا ئەوە دەفتەری کوتان و شتەکەی کۆریام هێناوەتەوانێ ئەو کاتەکە لەوێ بووم ئەوەی کە زانست داوای ئەکات ئەوەیە کە لە ڕاستیە پێشەوەی تۆ مناڵە ببێت بیر لە مناڵبوون بکەیتەوە ئەبێ سەردانی دکتۆری پسپۆڕی مناڵان و ژنان بکەیت زانستێکی تایبەت هەیە کە من کۆرسم لەسەر ئەوە وەرگرت لە کۆریا ئەوەیە کە پێ ئەڵێن MCH واتە Maternal and Child Health تەندروستی دایک و مناڵ Maternal and Child Health زانست یعنی معیاری ئەساسی پێشکەوتنی تەندروستی هەر شارێک یا هەر وڵاتێکە کە ئەتەوێ ڕێکخراوی WHO کە ئەوێ قیاسی ئەوە بکات کە ئایا سیستەمی تەندروستی وڵاتێک تا چەندێ پێشکەوتووە بە MCH-ەکەی قەراری لێە یەکێکەکانیش ئەو دایکانێکە لە کاتی مناڵبوون ئامرن بەڵێ یەکێ لە ڕقەمەکان ئەوەیە ئایا مناڵەکان تا چەندێک بە تەندروستی لە دایک بن تا چەندێک بە تەندروستی کێشاکەن چەندێکیان تووشی کێشا بن وەکو شەلەل دەماغ و نوقسانیەکان و ئەوانە بەهۆی خراپی لە دایک بوون و دروست بوونەوە کە ئەو نەخۆشیانەی کە پریڤنتەبڵی پێڵێن کە ڕێگەی لێ بگیرێت نەک شتێکە بەدەستوە نیە جا بۆ ئەمە ئەڵێ پێویستە مناڵ 2 ساڵ پێش ئەوەی کە ئەسڵان دایکەکە بیر لە سکردن بکاتەوە پێویستە سەردانی دکتۆری ژنان و مناڵبوون و دکتۆری مناڵان بکات مناڵانیش بەڵێ دکتۆری مناڵانیش یعنی تیمێکە کە سەردانیانەکات سنتەرێکی تایبەتە کە سەندەری MCH پێڵێن کە ئەم تیمە دایک و باوکەکە ئەشتا لایەن ئەڵێ ئێمە پلانمان هەیە مناڵ دروستکەین چی بکەین دکتۆر بۆی کە ئێمە قسەی خەیاڵی ئەوانە نەکەین ئێستا کۆریا بۆ ئێمە تا ڕادەیەک خەیاڵە ئەم شتێکە ئەی فەرمووی لە کوردستان هەیە بەڵێ ئەوەی من ئاگادارم تەندروستی سلێمانی یەکەم سنتەری MCH لە مانگی ڕابردووە کردوانێ لەیەکی لە بنکە تەندروستیەکان لە سلێمانی بەتەمای بکە بە سنتەری MCH لە وەبزان بە هاوکاری ڕێکخراوێکی ئیتاڵیە باشە دەست پێ کراوە بڵێن یەکەم بەردی بناغی بۆدان جا جگە لە پزیشکانی ژنان و مناڵبوون و پزیشکانی مناڵان پزیشکانی دانی ژڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لەوەی کە یارمەتی دایکان و باوکان بن بۆی کە هەڵەتەمە پزیشکیشی دان ناڵێن ئەوانی کە باگراوندیان ئەوانی کە پاشقانی زانستیان باشە بۆی یارمەتی دایک و باوک بن لە قۆناغەکانی پلاندانان بۆ مناڵبوونە خات و دکتۆر ڕیمە کە پزیشکی دانی ڕاهێنراوە
باس لەوە ئەکات کە چۆن ئەکرێت پزیشکانی دان یارمەتی دایک و باوک بەندە ئەمە دەکاری بۆ مناڵبوون وەلەکە پێویستەکە پزیشکی ددان مناڵ ببینێ بۆی کە کۆنتترۆلی ددانەکانی بکات بینەری خات و دکتۆر ڕیمابین و ئەگەر ڕەمە خزمەتان لەگەڵ دکتۆر چێنەر دەسەکەین و بە پرسیارەکانمان دەربارەوەی کە پاشەوەی کە لە ژووری مناڵبوونە مناڵەکە پزیشکی مناڵان بینی و ئیزنیدا بۆ ماڵەوە اینجا کێ بێ دایک باوکەکە دووبارە مناڵەکە بەرنەوە بۆ لای پزیشکی مناڵان لەگەڵمان. پاراستنی دانی مناڵ پێش دروستبوونی مناڵەکە دەست پێکات پێویستە دایکە پێشەوەی پلاندانێ بۆ دلیانی 3 مانگ پێشەوە تاواکەری خۆراک بگرێت کە باوترینیان فۆلیک ئەسیدە و پێشتریش پێویستە چارەسەری دانەکانی خۆی بکات ئەگەر هەج مشکلێکیشی بۆ هەچ کێشێکی بۆ دروست بوو بۆ دانەکانی لە کاتی دووگیانیە هیچ کێشەیەکمانی ئەتوانێت سەردانی پزیشکی دام بکات دانەکانی بۆ چاکرێت و لەگەڵ دەرهەیەکەم دەرهاتنیدانی مناڵەکە پێویستە مناڵەکە بێنە بۆ پزیشکی ددان بۆ پاراستنی لە کلۆری و پێویستە هەنێ خواردن و خواردنەوە هەیە پێویستە مناڵەکە نەی خوارد وەکو ساردی و نقل و مەساسە و شەکری کڵۆ و ئەگەر درەنترین کاتیش بۆ سەردانیکردنی پزیشکی ددان لە 1 ساڵی تەمەنی مناڵەکەیە پێویستە پزیشکی ددان ببینێت. دکتۆر چێنەر لەوێ وەستان کە باسمان لەوە کرد پزیشکانی ژنان و مناڵ بوون و پزیشکانی مناڵان ڕۆڵیان هەلەوەی کە یارمەتی دایک و باوک بن بۆی کە پلاندانن بۆ دووگیانی هەڵبەت کەوتم پزیشکیدان جەناب ئاسەرێکیشە بۆ لاقان بەڵێ بەدڵنیاییەوە هاوڕای لەگەڵمان لە کاتی سپڕیەکە زۆر گرنگە دایکی سپڕ کە گرنگی بەدانی بات کە پەیوەندی بە هەموو سپڕێکەوە بێت شتێکە وەکو پزیشکیدان زۆر باسم کردو بەس باوە لێ پرسنی جاسمە سەر مناڵان هەمیشە بە دایکان ئەڵێم کە دووگیانی نەخۆشی نییە حاڵەتێکی سروشتیە بەدڵنیاییەوە ئەبێ وەک حاڵەتێکی سروشتی تەعاملی لەگەڵا بەدڵنیاییەوە ئەو کاتی کە دایکەکە وای حساب کرد کە دووگیانی ئیتر نەخۆشیە و کارەساتە و ئەمە جسمی تێکچ و ئەبێ لە جێ بکەوێت فعلەن نەخۆشە بێت بەڵام خۆی وەکوتر نەخۆشی نییە وەکوتر نەخۆشی نییە کە بیر کاتەوە ئەمە حاڵەتێکی ئاسایی ئەتوانی هەموو کارەکانی خۆی بکات بەڕێک و پێکی چی ئەوێ بیکات لە وەرزش و هاتن و ڕۆشتن و دەوام و هەموو شتێک لە کاتی سپڕێکەیە ئەو کاتە زۆر بە تەندروستی بە ئاسانی ڕاست ئێمە دوا ئەپدەیتکەم بەرچاوم کەوت بێت لە مەسلەی چارەسەری دەمودان بۆ دایکانی دووگیان باس لەوا کات ئەڵێ ئەوەنی کە ددانێکە دایکەکە ئازار باو تای بەرزکاتەوە زەرەر لە مناڵەکە ئایا ئەوەنە چارەسەرکردنی دانەکە زەرەری لێ نایە ئەگەر دانەکە ئازاریشی نیاتی و ئیلتیهابیش نەکات کە ئەم دایکە نەتوانێت بەس خواردنەکە بە باشی بجێت و بە ئیسراحەت هەر خواردنێکی وێ بیخوا هەموو سیستەمی خواردن و هەموو یەکەم بەشی جیهازی هەزم یعنی جیهازی هەرس سیستەمی هەرس لە لەشە دانە کە دانەکە خەلەلی هەبوو هەموو سیستەمەکە خەلەلی کاتە خەلەل لە مناڵەکە شادێت خەلەل لە مناڵەکە شابێ بڵێ ئەو کاتێک کە مناڵێک لە ژووری مناڵبوونە بینرا لەلایەن پزیشکی مناڵانەوە و دڵنیا بوو کە هەموو شتێک باشە و ئیزنیدا بۆ ماڵەوە دایک و باوکەچنەوە بۆ ماڵەوە بەڵێ لە پاشەوە کە ئێبێ یەکەم جار بێ کە سەردانی پزیشکی مناڵان بکەن لە پاش وتمەنە دایک بوونە بێت لە دایک بوون دکتۆری مناڵان بینی و تیاڵی پرۆدەم ماڵەوە پیرۆزە دوایەوە ئەنجا دوای لە هەفتەی یەکەما بێ ببینرێتەوە هەفتەی یەکەم بەڵێ بەڵێ لە دوای 28 ڕۆژ کە ئەڵەن مانگێک واتە ئەو فترەی بەڵێ کەوتمان نوێنێتەڵ پێرێت کە نوێنێتەڵ پێرێت تەواوکە بێ ببینرێتەوە پاشان بۆ ئەوەی کە دایک و باوکەکە بە ئاسانی لە بیریان بێت ئەم جدۆلی بینینەوە یەکێ لە کاتی کوتانەکان حسابیکە یعنی لە 2 مانگ کە کوتانی بۆکرێت لە 4 مانگ
لە 6 مانگ ئەنجا 9 مانگ ئەنجا ساڵ دوای ئەوە ئەکرێ بە ساڵ و 6 مانگ باش ئەو من کە پەنجە تەژمێرم ئەیژمێریت هەتا کاتێ مناڵەکە بێ بە ساڵێک 6 جار دکتۆری مناڵانەی بینێت 6 بوو من خۆم وام ژمار بەدەستەوە وا کات تقریبا من گەشتمە حوت ئەخە لە دایکبوونەکەشەوە 8 مانگ حساب کرد باڵێ ئەنجا لە دوای 2 ساڵەوە پێویستە ساڵانە ببینرێتەوە پێویستە ساڵانە مناڵەکە ببینرێتەوە ئەگەر هیچ نەخۆشیشی نەبێ و لەش ساک بێت هیچ کێشەیەکی نەبێت ئینشاءالله ئێوە لە هەفتەی یەکەمە کە مناڵەکە بین بە ڕەحمەتی خواچە دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کە مامۆستای جەناوی شت بووە بەداخەوە کە مامۆستای من نەبووە بەڵام دکتۆری خۆم و دکتۆری مناڵەکانیشم بووە یادی بەخێر هەزار جار ئەستێ لەم کاتێ خۆشتر بێ بیرمەکە مناڵەکانمان بۆ برد قاچی ئاوا لێ کرد و دەستی ئاوا لێ کرد و ئێستا ئێوەش هەمان شت لە مناڵی تازە لەدایک بوونەکەن بەڵێ هەمان شتەکانەکەین بەڵام زانستەکەی ئێستا تۆزی پێشکەوتووە مەسەلەن لەبری ئەوەی من دایمە ئەڵێم دایک و باوکەکەیان دکتۆر چێکی سمتیمان بۆ بکە زان سمتی دەرنەچوە تستێکی ئەوەی کە بازایین سمتی دەرچویان ناکە بە دەست ئەتوانین بیکەین هەیە دایمە ئەیکەین بۆ هەموو مناڵەکان بەڵام ئەم تێستا تۆزێک ئازاری هەیە بۆ مناڵەکە چونکە ئەبێت جوگەی سمتەکە بجوڵێنی من ئەڵێم ئێستا ئەگەر شتێکی ئاسانی وەکو سۆنەری سمت هەیە کە بەشێک لە پزیشکی سۆنەرەکانمانەیەکەن و دقیقترە لە تستەکەی کە من بەدەست دەیکەم سۆنەریش بەڕێز دەزانی هیچ ترسێکی نیە لەسەر مناڵەکە ئەگەر ئەوە هەبێت بۆچی ئەوە نەکەم لەبری ئەوەی کە بەڵێ هەیە زۆربەی دکتۆری سۆنەرەکانمانیکەن شتێکی ئاسانە تا ئەوانە هەبێت بەڵام هەر پێویستە مناڵەکە هەموو شتەکانی کە مناڵەکە ئەهێننە لای ئێمە لە مەڵاشوەوە دەست پێکەین دایمە دایک و باوکە ترسن دەستبند لە مەڵاشوە جاکە ئێمەش بەحسی مەڵاشوی مناڵەکەکەین یەکسەر دکتۆریان ئاگاو لە مەڵاشوێ خەمە نەبێ ئاگام لە مەڵاشوێ لە مەڵاشوێ دەست پێکەین هەتا پەنجەکانی قاچی بە تایبەت لە بیدایەتەوە زۆرێک لە کێشەکانی کە هەمانە هەر بۆ نمونە ئەو کێشەی سمتە ئەگەر ئێمە زوو پێی بزانین چارەسەری زۆر ئاسانترە وەک لەوەی کە ئەگەر تەخیر ببێت چەند ساڵێکی بەسەرا بڕوە یاکو ئەوەیە مناڵەکە وەکو ئەوانەی لێ خوا نەخواستە کە جاران هەبوو سمتیان خوار ئەبوو قاچێکی کورتترە بۆ یاکو پێویستە بە نەشتەرگەری ڕێکرێتەوە یا لە بەسیترین حاڵەتە گەشتی تێگیرێ بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆی نەگاتە ئەو حاڵەتە هەموو شتەکان هەر لە چاوە لە گوێەوە لە سنگی مناڵەکە لە دڵی مناڵەکە کە گوێ لێگرین ئەمانە هەمووی ئەگەر زوو خوا نەخواستە خەلەلێک هەبێ پێی بزانی ئەتوانی زۆر بە ئاسانتر چارەسەرێکی وەک لەوەی زۆری بەسەرا بڕوە بە سەدان جای تریشم پرسیارم کردوم جای تریشی کەمەوە دایک کە مناڵەکە لە دایکە بێ چ شیرێکی قوتوی باتێ هیچ شیرێکی قوتوی نایەت هەر بە شیری دایکەکە خۆی هەر بە شیری دایکەکە خۆی لەوێ من خوێندومەتەوە ئەڵێ بڵین هەر مەمکێکی دایک بەشی تێرکردنی دوو مناڵەکە بەڵێ بەڵام بە سەدان جار لە دایکانم بیست و ئەڵێ مناڵەکەم بە شیرەکەم تێر ناخوا بڕوان پێ بکەوانیە کاگدکتۆر ئەمە هەڵەتی گەشتنێکی گەورەیە ئەمە بەراوردکردنی شیری دایکە بە شیری قوتو شیری قوتو لە بەرەوەی قورسە کۆمەڵێک پرۆتینی دەست کرد شەوەری دەست کرد لەگەڵ شەکری دەستکردی تایە و بەشێکی زۆریش لە شیرە کواڵیتی خراپەکان شەکری زیادیە بۆ ئەوەی ئیشانەسەر سایکۆلۆجی دایک و باوک کردووە شیرە کواڵەتی خراپەکان دەڵێم کە ژمارەیە کەم و دیاری کراوە کە ئەزانند بە شەکری زۆر مناڵەکە زوو وەزنی زیاکە دایک و باوک مرتاحبن پێی نازان دەلایەکی ترۆ زەرەری لێیە بۆیە ئەم شیرە پڕ شەکرە پڕچەوەری و پرۆتین لەدەستکردە وا ئەکات کە مناڵەکە کاتی شیرەکە ئەخوا وەک چۆن ئێمە ژەمێکی قورسی چۆری ناتەندروستە خۆین تاکو 8 سعات برسی و نابێتەوە بەلانی کەمەوە هیچ پێ ناخورێت ئەم مناڵەش تا 4 سعات شیری پێ ناخورێت بۆی دایکەکەش مرتاحە تا 4 سعات ترە چە بەلای ئیشی خۆیەوە بەس کە شیری خۆی ئەیاتێ لەبەروی شیرێکی تەندروستە ئاسانە بۆ هەزمکردن زۆربەی مناڵەکە لەشی ئیمتیساسی ئەکات یعنی هەڵی ئەمژێت و ئیسفادەی لێەکە بۆیە مناڵەکە هەموو سعات و نیوێ جارێت 2 سعات جارێ برسیە بێتەوە دایکە کاڵێ بێتاقەت بوو هەموو سعات پێ بێ شیر بم شیری قوتوەکە مناڵەکە مڕەکە نەکتێری بکە وعینەن ژەمێکی چۆری قورس وایە بوو بەڵێ باش جگە لەمانە لە کاتی پشکنینە تەماشای دەسوقاتچێکن تەماشای مەڵاش و هەتاکو بنەپەی کە فەرمووت ئەمە ئێوە بزانم چ کاتێک ئێوە لە تەماشاکردنی چ بەشێکی لەشی مناڵەکە بڕارەدەن کە ئەم مناڵە بنێرن لە مختبەر فەحس بکات پرسیارێکی زۆر جوانە
ئەگەر ئێمە هەستمان بە شتێک کرد لە مناڵەکە ئەنێرین لە مختبەر فەحس بکە بەڵام هەندێک فەحس هەیە پێویستە مناڵەکە بیکات هیچیشی نەبێ کە ئەگەر هیچیشی نەبێ مەسەلەن بۆ نمونە مناڵێک کە پرسیاری لەیەکەی چێکی ئەەکەی لە دایک و باوکی ئەم مناڵە نەخرێتە بەرخۆر بەردەوام مناڵێکە لە ماڵەوە خەریکی ئایپاد و مۆبایلێکە بۆ نمونە ئەمەیەکە لە نمونونەکانێڵە مناڵەکە لە ژوورەوە دانیشتووە جەوی ئێمەش وایە زۆر ناتوانێت مناڵەکە بخەیتە بەرخۆر ئەلێرا ڕاتەگرم هەمووتان تێگەندەوەی کە جەنابی دکتۆرێ بفەرمێت کە پێویستمان بە فەحسی ڤیتامین دی بۆ مناڵەکانمان جگە لەو فەحسە و کۆمەڵێک پشکنی تر هەیە کە بە ڕزای تاقیەکە ئەنجامێدەن ئەگەر نەشتن بۆ لای دکتۆر کە خۆی بێ هەموو پشکنی دکتۆر بۆ مناڵەکانتان بینوسێت خات و ژوان کە پسپۆڕی بواری تاقیگەیە باسی ئەو پشکنیانە و گرنگیانەکات و کەی ئەکرێت و چۆن ئەکرێت بینەری خات و ژوانە بین و ئەگەڕێنە خزمەتیەوە. دایکان و باوکانی بەڕێز بۆ پشکنینی مناڵ بۆ هاتین بۆ تاقیگە سەرەتاوە باشترە ئەبێ هەموو دایک و باوکە سەردانی دکتۆر بکە بۆی دکتۆر بە پێی پێویست پشکنینی بۆ بنووسێ بەڵام ئەگەر هات و تۆ ڕاستەوخۆ سەردانی هەر تاقیگەیەکە کرد کۆمەڵی پشکنین هەیە کە پێویستە بە پێویستی ئەزاندری بکری بۆ مناڵەکە بۆ نمونە بۆ مناڵی خوارد تەمەەن 6 مانگان هەمانە شیکاری گشتی خوێن کە پێی ئەوترێ CBC ڤیتامین دی تایرۆید فانکشن ئەوەی غۆدەی کە پێ ئاڵێ خۆمان T3 T4 TSH ضرورە بۆ مناڵ بکرێ جگە لە فەحسی میز و پیسایی و هەندێک فەحس هەیە کە لە حاڵەتی پێویست ئەکرێت بۆ مناڵی سەر و 6 مانگ گەورەتر بەرەو سەرەوە مەفروضە پێویستی ئەزانی فەحسی ئایرۆن خوێن یعنی خوێن گشتی خوێن ئاسن ڤیتامین دی غودە بۆی بکرێت ئەمانە جگە لە میز و پیسایی وا باشترە سەردانی دکتۆر بکەیت بەڵام ئەگەر هاتووی ڕاستەخۆ بۆ تاقیگە ئەم فەحسانە ئەم پشکنانە هەمووی پێویستە بۆ نمونە پشکنینی غودە ئەگەر تۆ بۆ مناڵەکەت کرد پێویست ناکە دووبارەکەیتەوە تا تەمەنی تقریبان ئەبێ بە 5 ساڵ چکە هەر هەمان شت دەرەچێت و وا باشترە بچی لە تاقیگەیەکی باوەڕ پێکراو پشکنینەکە بکەیت و جگە بێ لەوەی کە بچیتۆ لە هەموو ڕۆژێ لە تاقیکە دووبارەکەیتەوە ئەنواع هینت دەستکەوێت ریزالتت دەستکەوێت نەتیجە و دەستکەوێت کاتی کە تۆ سەردانی تاقیگەیەک ئەکەیتیان و سەردانی دکتۆر ئەەکەی کە دکتۆر دەرمانێک بۆ نەخۆشەکە علاجێ بۆ نەخۆشەکەت ئەنووسێ بۆ نمونە ڤیتامین دی تۆ ئەبێ بەلای کەمەوە کە ماوەیەک ڤیتامین دی کە ئێتر بەلای کەم ماوەیەک هەفتەی 2 هەفتە بۆستی اینجا شیکارەکە بکەی بۆ بزانێت تا چەند ئیستیفادەی کردووە چونکە زۆر جار هەیە دانی ڤیتامین دی بە مناڵ بۆ کاتێک بۆ گەورەش بۆ کاتێکی زۆر و بە دۆزێکی زۆر ئەبێ بە ژەهراوی بوون تەمەنی باڵغ بوون 12 بۆ 15 ساڵ هۆرمۆنی گەشە کە پێی ئەوتێ هۆرمۆنی گەشەی مناڵ کە ئەبینی مناڵەکە و گەشەی کەمە زۆر گرنگە ئەو تێستەی بۆ بکەیت ئەو شیکاری بۆ بکەیت کە بە چۆن ڕێگایەکی تایبەت لە تاقیگە ڕێنمایەکە دکتۆرەکە پێت ئەڵێت و بۆی ئەکرێت. ئاتینۆ خزمەتتان جەنابی دکتۆر بە وردی باسمان لە پشکنینەکانی جەستەی مناڵ کرد بە دەرەوەی جەستە بەتایبەت دەست و قاچ و سەر و پێ و تا کۆتاییەکەی باسمان لە مەسەلەی شیردان کرد باسمان لە مەسەل پشکنی دەمودان و فەحسەکانی تاقیگە کرد بەڵام بە شێشی گشتی دایکان لەگەڵ مناڵات دوو کێشەی زۆر بایانەوەی کە ئێمە ئاگداری یەکێکیان مەسەلەی کێشە کێشی بۆ زیانناکە لە کاتێکا کە دایک خۆی قەڵەو بێ خۆی زەعیفەکە ئێوە لە شواری ڕێک بێ بەڵام حەزەکە ماڵەکەی خەبات بێ ئەوە شەزانی لە گەورە ساڵانە کە ئەگەر زۆر بخۆیت و کەم بجوڵیت قەڵاوی بەڵێ بەدڵنیایەوە زۆر بجوڵێ و کەم بخۆ لە شت ڕێکە بێت شەرت نیە زەعیف بی بەڵام لە شت تا ڕادەیەک ڕێک بێت
فەرمووت شیرە کواڵەتی خراپەکان مناڵ قەڵەوەکەن بەڵێ بەڵام جگەلەوە هەر بەڕاست مناڵ خۆشە خڕۆخەپان و قەڵەو بێەوە باشە وای لە ڕاستیە بە منزەر ڕاستە جوانترە ئەگەر مناڵەکە خڕۆخەپان و قەڵەو بێت تا تەمەنێکی دیاریکراوە بە تایبەت تەمەنی 1 ساڵ یعنی خوار 1 ساڵ تاکو ساڵ و 6 مانگیش بەڵام بەخوالەوە زیاتر مناڵ ئەگەر قەڵەویش بێت هەر جوان نییە بەڵام ئێمە باسی جوانی ناکەین ئێستا ئێمە باسی تەندروستیەکەین یەکەم کە ئەمەوێ بیڵێم ئەوەیە دایک و باوک پەلیانە مناڵیان گەورە بێت پەلیانە مناڵیان خێرا درێژ بێ باڵای بەرز بێ وەزنی زیاکە بەڵام ئەوەی کە من ئەیبینم دایک و باوکەکان زۆربەیان کێ ئەڵێ مناڵەکەمان زیاناکە کە ئێمە کێش و باڵای بۆکەین لەسەر چارتی تایبەت لەسەر جدۆلی تایبەتی تەمەنی خۆی لەگەڵ ڕەگەزی خۆی دایانێن بڕوا بکە ئەگەر هەڵە نەبم هەرچەنە ئەمە دیراسە نییە کە یڵێم بەس تەجروبەی خۆمە زیاتر لە سایان 95 ئەو مناڵانی دایک و باوکیان ئەڵێ مناڵەکەمان زیاناکە بچووکە هیچ زیاناکە لەبەر چاومان کە وەزن و کێش و باڵاکەی بۆکەین ئەیخینە سەر چارتی تایبەت تەماشاکەی نۆرمەڵە هیچی نییە ئەگەر زیای نەبێکەمی نییە دکتۆر چێنەر ئەم نامیلکی کە لەبەردەستایە فەرمووت ئەم نامیلکەم لە کۆریاوە هێنا ئەتوانین باسی ئەو نامیلکی کۆریا بکەیت مەسەلەی گەشە و باڵاکەی لەسەر MCH کۆرسمان وەرەگرت یەکێ لەو شۆلانی کە سەردانمان کرد لە سیۆل سنتەرێکی تایبەتی MCH بوو کە سنتەرێکی زۆر پێشکەوتووەکو پێشتر باسمان کرد لە پێش سکپڕیەوە پێڵم پلان پرگنانسی دایک و باوکەکە پێش ئەوەی کە بیر لەوە بکەنەوە مناڵ دروستکەن یعنی دایکەکە سکی هەبێت سەردانی سنتەرەکە ئەکەن خۆیان تۆمارەکەن معلوماتیان هێنێ ئەمەی کە زۆر سەرنجی ڕاکێشام کە لەوێ بە دیاریە نینێ هێنامانەوە ئەوەی تریان هیچ نییە ئەوە دلیلی سیاحەی کۆریا ئەم دەفتەرەیە کە ئەمە لە بری کارتی ڤاکسینەکەی خۆمانە کە لەوێ ئەیەن بە مناڵان لە سنتەری کوتان و چاودێری گەشە و تەندروستی مناڵەکان کە لای خۆمان سێریەکەی لە هەموو عێراقا 2 پەڕە ئەو پەڕی 3 پەڕەیە دەفتەری کوتانەکە کێش و باڵاکەی لەسەرە و کۆمەڵی معلوماتی سەرەتایی تو سەرەکەی مناڵێک کە لە دایکی بێت لێرە ناو شتەکەی ئەنووسرێت ئەم دەفتەرە گەورەی ئێنێ سەریکە زانیاری وایە من وەکو پزیشک جەناب وەکو پزیشکی سپۆڕیدان ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت چۆنێتی بەکارهێنانی چارتەکان چۆنە ئەم بەشەی کە جیام کردوێتەوە ئەلێرە هەمووی زانیاریە لەسەر دانی مناڵەکە بە شێوەیە کە تۆ ئەم دەفتەرەوە لابێ تر هیچی پێویست نییە ئیشێکی زۆر کەم بۆ دکتۆر و کارمەندەکان هێڵێتەوە دایک و باوکەکە ئەگەر خۆیان هۆشیارێکی کەمیان هەبێت کە ئەمە ئەخوێننەوە بەڕاستی هیچی بۆ ناهێڵنەوە بە دکتۆرەکان خوا لە زووترین کاتە کە مناڵەکە کێشەی هەبێتوان سەردانی سنتەرەکە ئەوەی کە لە کێش و باڵیان نووسراوە لەوە هەر هەمان شتێمە بەکارێنی بەڵێ ئێزام و ئێمە معلوماتی کەم بڵێ ئەو چارتانەی ئێمە وەکو پزیشک بەکارێنن هەمان ئەم چارتانەیە هەرچەنە ئەمە نازانم سەرچاوی چارتەکە چیە بەشێکی شتیانی WHO بەکاردان بە خراوەی تەندروستی جیهانی ئێمە WHO لەگەڵ CDC بەکارێنین سەنتەری کۆنترۆلکردنی نەخۆشیەکانی ئەمریکا نازانم ئەمان کۆریا چی بەکارێنن چونکە هەندێک وڵات نازانم بزەبێت ئەوەیە یاننا چونکە هەندێک وڵات چارتی خۆیان هەیە پێویستە هەموو وڵاتێک چارتی خۆی دانێت چونکە ئێستا باڵای کەسێکی بۆ نمونە باڵاو گەشەی کەسێکی ئەڵمانی ئەداڵت وەکو منوتۆ نییە هۆڵندیەک وەکو منوتۆ نییە وڵاتی تریش هەیە تۆ وەکو فلیپینیەکان و ئەوانە کە سەیرانەکەی ئەوان بەعام هەمویان باڵایان کورتترە مەسەلەن جسمیان نوعێکی ترە پێویستە هەموو وڵاتێک چارتی خۆی هەبێت لە ڕاستیە تابیرم نەچێتەوە چیرۆشی ئەو مناڵی کە فەرمووت بە 6 ساڵی بینیوتانەوە هەر زیایی نەکردووە بەڵێ ئەوەش هەر دایک و باوکەکە وایە نەزای مناڵەکە زیانەکە یا فعلەن بەڕاستی مناڵەکە زیایی ناکات جا پێش ئەوەی باسی ئەو چیرۆکە بکەینەوە بۆ دایک و باوکەکان نەترسێنین ئەوە باسکەم کە دایک و باوکەکانی ئێمە کە ئەڵێ مناڵەکەمان زیاناکە کێشە ئەوەیە بەراورد دەکەن بە ڕەفیقەکانی هەموو دایک و باوکێک هەروە ئەڵێ لە مەکتەب لە هەموو مناڵەکان بچووکترە بەڵام ئێمە چەند شتێک هەیە حسابی یەکەین یەکەم بۆ نمونە مناڵ زۆر جار ئەهێنە لام بڵێ دکتۆریان مناڵی خۆشیکەم یا مناڵی براکەم هاوتەمەنی ئەمە مەسەلەن 10 کیلۆیە ئەوەی من 6 کیلۆیە یەکەم پرسیار کە لێ ئەەکەم مناڵەکەی تۆ کە لەدایک بوو چەند کیلۆ بوو بەڵێ ئەوەی من 2 کیلۆ بوو ئەوەی ئەو چەند کیلۆ بوو کە لەدایک بوو وڵا ئەوەی ئەو 4 کیلۆ بوو ئەمەی تۆ کە هەر لەدایک بۆ بچووک بووە یا پێشوەخت لەدایک وایە لە سکی دایکە کێشی کەمتر بووە ئەو کێشی زیاتر بووە بە هەر هۆکارێ بێ نەکرێت ئەم دوانە کێشیان وەکو یەک بێ
کەواتە هەر مناڵەوە بۆ خۆی بەڵام بەمەرجێک ینی بەراوردی مەکە بە مناڵی تر ئەنجا بەمەرجێک کە لەسەر چارتەکەی ئێمە بێت کە ئێمە بۆی ئەەکەین لەسەر چارتەکە نۆرمەڵ بێت نۆکۆ بەڕاستی کێشیکەن بێ یەکێکتر لە کێشەکان ئەوەیە دایک و باوکێگە بینی هەردووکیان باڵایان بەرزە هەردووکیان چوارشانە لەم لاوە دایک و باوکێکی ترە بینی هەردووکیان باڵایان کورتە ئەم مناڵی ئەم باڵای وەکو ئەوەی تر نابێ ئەمە جەنەتیکە من ناتوانم بیگۆڕم دروستە لەبەر ئەوە ناکرێت مناڵەکەت بەراوردکی بە مناڵی تر کە هەستەکەی لە مناڵەکانی تر کەمترە بیهێنە ئێمە پشکنینی بۆکەینەخینە سەر چارتی تایبەت بەس کە ئەڵێن نۆرمەڵە تکایە وەسواسمە بە قسەکەی ئێمە وەرگرە تەکید باگەر نۆرمال نەبێ پێناڵین نۆرمال نییە چیرۆکی مناڵەکەی یەکێ لەوانە لەو چیرۆکانە کە هەر لەم مانگەیە بوو نازانم چەند هەفتە لەمەوە پێش بوو بەزەبی مناڵێکیان هێنا لام کە چەندین جار دکتۆر بینیوێتی پشکنینی بۆ کراوە پشکنینی خوێن هەموو پشکنینەکانێکتر ئەوەی کە ڕۆتی ناتە دایمە ئەیکەن مناڵەکە فعلەن چەند کیلۆیەک کێشی کەمتر بوو لە مناڵی هاوتەمەنی خۆی هەر وەکو چەکێکی ڕۆتین کە گوێ لە سنگی ئەگرم دەنگێکی زیایی هەیە نردمان بۆ لای کاک دکتۆر ئاسۆکە جەنابی شتەیزانی هەر لە خزمەتی شاوی چەند جارێک نوێی هەر بەردی بناغی نەخۆشیەکانی دڵی مناڵان لە سلێمانی ئەو دایناوە ئەم شارە قەرزاری جەنابیانە فعلەن ئیکۆیان بۆ کرد کونێک لە دڵیا هەیە دوور بێت لە مناڵانی تر هەرچەنە ئەم کونە بە تەنیا هۆکاری کەمی کێشی مناڵەکە نییە بەڵام ئەمە شتێکە ناکرێت مناڵەکە بۆ بە 6 ساڵ تێپەڕێت بەسەر ئەو کەسانێکی بینی ویانە پێشتر بەبالێت توان ڕاتگرم ئەم پێشتر باسی ئەومان کرد کە لە ماوەی ساڵ یەکەمە بە شێژی گشتی مناڵ 6 جار پزیشکی بینێ بەڵێ 6 ساڵیشی تەمەنە مناڵەکە ئەگەر بە تێکەوە ساڵەکە 4 جار پزیشک بینی بێتی ئەمە 24 و 6 ئەمە 30 یعنی بەلای کەمەوە مناڵە 30 جار پزیشک بینیوێتی هەر بەڕاست بە هەموو پزیشکانە یەک سەماعیان نەخسووە سەر دڵی مناڵەکە بزانن بە دڵنیاییەوە سەماعیان خسووە سەر دڵی مناڵەکە بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەمەوێ ئەو نقطەیە سترس بکەم لەم چیرۆکەیە ئەوەیە کە بە تەنیا گرنگ نییە مناڵەکە و چەند جار ئەبینرێ ئەوەش گرنگەکە کێ ئەیبینێ باش ئەوەش گرنگەکە کێ ئەیبینێ هەڵبەت دڵنیام لە توانای جەناب هەموو پزیشکانی ئێمەش پێشەوەی کە بڕۆمە لای دکتۆر هەرێم دەربارەی پشکنین گشتی ساڵانە چ پامێکت ماوە بۆ دایکان و باوکان چەند خاڵێکی زۆر سەرێک کە چەند جارێک دووبارەمان کردوتەوە یەکەمیان شەرت نییە مناڵەکە نەخۆش بێ ئەنجابی بێ بۆ بنکێکی تەندروستی یا بەلای دکتۆرێکی پسپۆڕی مناڵات تکایە مناڵەکە بۆ چێکە ببەرە ئەوەن یەکی کێشێکی بکەیت و خواحافظ با دکتۆرەکە پشکنینێکی بکات دەستێکی لێبە سێرێکی بکات ئەمە یەکەمیان پەیامی دووەم شیری خۆت گرنگ نییە بە چ شیرێک مناڵەکە و کێشی زیاکە بەمەیان قەڵەوە بێ مناڵی فڵان کەس بە فڵانە شیر قەڵەوە بووە شیری خۆت باشترە مناڵەکەت مرج نییە تەنها کێشی زیاد بکات ئەنجا بڵێ وەڵای ئیسفادەی لە شیرەکە کردووە پۆینتێکی تر کە ئەمە سترێسی لەسەر بکەمەوە ئەوەیە کە خاڵێکی تری گرنگ تکایە مناڵەکە و بەراورد مەکە بە مناڵی تر مناڵ هەیە لە 9 مانگ پێگرێ مناڵێک هەیە لە 18 مانگ پێگرێ هەردووکیشیان هەر نۆرمەڵن مناڵ هەیە زووتر فێری قسابێ مناڵ هەیە درمتر فێری قسابێت هەردووکیشیان نۆرمەڵن مناڵەکەی تۆ کێشی بۆ نمونە 7 کیلۆیە مناڵێکی هاوتەمەنی خۆی 10 کیلۆیە هەردووکیان هەر نۆرمەڵن مناڵەکە و بەراورد مەکە بە مناڵی تر بەڵام ئێمالیشی بکە ئەوە پەیامی منە بە دایکان و باوکان ئەوەی کامێنێتەوە کەوتم دوو کێشی زۆر باو هەیە یەکی چامەکەڵ جەنابی دکتۆرە باس کرد ئەوەی تریان شروعی ئیشتیها و شروعی غازات و کۆمەڵێک شروعی ترەکە دایک باو خۆی چ لە دەرمانخانەکانی کڕێت بەتەبەتی زۆریان شروعی شتیانە بۆی مناڵەکەدا قەڵەو بن کە جەنابی دکتۆر فەرمووی مەرج نییە قەڵەوی دەشساغی بێ بەڵکو زۆربەی زۆری جارەکان نەخۆشیە بەڕێز دکتۆر هەرێم پزیشکی دەرمانسازە وامۆسای زانکۆی سلێمانیشە لە کۆلێژ دەرمانسازی ئەو باسی ئەواکات کە باوترینی ئەو پرسیار و هەڵەباوانە چێکە دایک و باوک دەرباری شروع لەگەڵ دەرمانساز و یاکدەی دەرمانسازە هەیەە پاشەوە ئاگەڕێمەوە خزمەتتان بۆ کۆتایی بەردەمەکە بە سپاسیشی سۆر بۆ دکتۆر سێنەر عومەر عەلی کە لە کاتمان گرتی و میوان ماوە سپاس بۆ ئێوە گەورەتان کردم بخۆتان سپاس.
ئاشکرای ئێمە لە دەرمانخانەکانمان دەرمانی گەورە و مناڵیشمان هەیە بەڵام عادەتەن ئێمە لە دەرمانخانەکانە زۆر فۆکەس دەخینە سەر ئەوەی کە لەلایەنی مناڵەوە هەندێک حاڵەتی تایبەت هەیە ئەبێ وەکو بڵێ بە وریاییەکی زیاترەوە زیاتر جەختی بخرێتەوە سەر ئەویشەوەی حاڵەتی مناڵمان هەیە حاڵەتی ئافرەتی دووگیانمان هەیە حاڵەتی نەخۆشی درێژخایەنەکانمان هەیە ئەم کەیسانە ئەبێ زیاتر وربینەوە وریاتر بین لە پێدانی دەرمان بۆیانە زیاتر ئەوەی کە ئێمە ئەمڕۆ جەختێکەکەینەوە لەسەری مناڵ یەکێکە لەو کە زۆرترین ئەو دەرمانانی کە ئەیرێ بە مناڵ ئەبێ بە وریایەکی زۆرە بیرێ چکە ئەگەری هەیە کاریگەری بۆ سەر ژیانی دروستکە بۆ داهاتوشی دروستکە ئەوەی کە لە کوردستانە زۆر بەغەڵەت بەکارێت ئەوەیە کە جەماعەتی دژە بەکتریاکانن کە چەندین هەڵی باو لە کاتی پەیانیانە بەدیەکرێ ئەوەی کە ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی ئەبینەوەی کە دایک و باوکە بۆ لامان غەڵەتێکی زۆر هەیە مشکلێکی زۆر هەیە لە پێدانی دەرمانە ئەم هەڵە بەکارهێنانەوەی کردووە کە ئیسفادەی ئەم دەرمانانە کەم بێتەوە هەڵە باوەکان کە ڕوایە یەکەم شت ئەوەیە کە لە کاتی وەرگرتنی دەرمانەکەیە کاتی وەرگرتنی دەرمانەکە ئەگەری هەیە ئەو کەسە پێویستی بۆ دەرمانە نەبێت کە ئیرێتێ یانیش بەپێی حاڵەتەکەی کەیسێکی تر بێت نەخۆشیێکی تر بێت ئەمە بێن دژە بەکتریای بینە مشکلەکە لەوە دروستە بێت کاتێک کەسەکە کە خۆی بڕیارەیە کە ئەم مناڵی پێویستی بە دژە بەکتریایە یانیش لە کەسێکی لە شارەزای وەرەگرێت کە دژە بەکتریای بۆ بەکاربێنە چکە ئێمە زانین زۆربەی کەیسەکانی کە هەمانە زۆربەی حاڵەتەکانی کە هەمانە ڤایرۆسیە یان پەتایە یان حساسێتە هەستیاریە کە ئەم حاڵەتانش دژە بەکتریا نەکوو کێشەکەمان بۆ حل ناکا بەڵکو قورستریشێکا بۆمان غەڵەتە باوەکانی تر کە ڕوو ئەیە لەو بینەیە کە دایک و باوکەکە بە غەڵەتە ئەڕۆن ئەوەیە یەکەم شت پێدانی دەرمانەکەیە شێوازی پێدانی دەرمانەکەی وشەیەکمان هەیە کە لە ناو کووردا زۆر بەکاری ئەوی وشەی ژەبە کاتە تۆ بەرە خۆشەگەڵی ئەم دەرمانە سێژەمە بیخۆ ئەم دەرمانە دووژەمە بیخۆ ئەم ژەمە ئەو بەوە تێگات کە لە کاتی نانەکەیە ببیاتێ شێوازی ستایلی باوی ناو خەڵک ئەوەیە بەیانی و نیوەڕۆ ئێوارە ژەمی هەیە بینی بەیانی و نیوەڕۆ تقریبا 4 ساعت بۆ 5 ساعتی بینە بینی نیوەڕۆ بۆ ئێوارە 6 ساعتی بینە ئەگەر بەپی ژەمەکان نەخۆشەکە دەرمانەکە بخوا ئەبینی لە ماوەی 11 بۆ 12 ساعتە سێ جوڕعی دەرمانەکە وەرەگرێ لۆدێکی زۆر لەسەر جسمی نەخۆشەکە دروستە بێ لە ماوەی 12 ساعتیشە هیچ دەرمانێک وەرناگرێت ئەمە ژواکە فراغێکی زۆر دروستە بێ بەکتریاکە گەشەی دوو ئەو نەزیاکە لەو بینە ئەمە ژوا ئەکات کە دەرمانەکەی تەواو کردو بەڕێکیش بەکارهێناوە بەڵام ئیسفادەی لێ نەکردو بۆی لەم هەڵەتەش بە دوور بین باشترین شت ئەوەیە بیکەین بە سەعات بە نەخۆشەکە بڵی بە سەعات بەکاری بێنە سێژەمەکە ئێمە بیگۆڕی بە 8 ساعت جارێ دووژەمەکە بیکەین بە 12 ساعت جارێ چکە هەندێک دژە بەکتریامان هەیە بەعکسەوە کاتێککە تۆ لەسەر گەدەی بەتاڵی خۆی ئیسفادەی زیاتر لەیەکی نەکو بڵێ ئازێتی مایدایە بڵێ هەڵمژینەکەی زیاکات خەڵەتێکی تری باو ئەوەیە کە ئەکرێت لە کاتی پەیانی ئەو دەرمانانەیە ئەویش ئەوەیە دایک و باوکەکە جاری وایە بە جوڕعەیەکی غەڵەت ئەیێنێ لە ناو کووردا زۆربەی جار بە کەوچکی قاوەیان کەوچکی چێشت بەناو بانگە ئەم شتە تۆزە غەڵەتە لەبەرەوەی شتێکی ستاندارتمان نییە کەوچکێکی ستاندارتمان نییە کەوچکی هەیە 5 سیسیەگرێ هەیە 4گرێ هەیە 3گرێ هەیە 10گرێ بەپێی قیاسەکانی ئەگۆڕێت باشترین شت ئەوەیە بۆیە لەوە بە دوور بین ئێمە ئەتوانین بە نەخۆشەکە بڵین بەپێی سەرنجی تایبەت بە پێدانی شروع دۆزەکەی دیاری بکە لەگەڵیشە بتوانێت بەپێی کیلۆگرامی لەشی مناڵەکە دەرمانەکەی بۆ دیاری بکە و پرسیار لە کەسێکی پسپۆرکە بۆ پێدانی ژەمەکەی چکە هەندێک کات هەیە مناڵەکە وەزنێکی باشی هەیە لارسە لەوانێت تەمەنی کەم بێت بەڵام وەزنی مناڵێکی هەیە کە دوو ئەوەی تەمەنی خۆی هەیە ئەو کاتێمە پێویستە جوڕاکەی بۆ زیاکەین بۆیە بتوانین بیگونجین لەگەڵ جسمی مناڵەکەی نەخۆشەکەیە ئەو هەڵەیە تری کە زۆر باوە ئەکرێت و بەداخەوە لە ناو کووردا زۆر باوە تەواو نەکردنی کۆرسەکەی دەرمانەکەی عادەتەن دژە بەکتریاکان زۆربەی جار پێویستیان بە تەواوکردنی کۆرسەکە هەیە لەوانەیە ئەو کەسە لە ماوەی 1 ڕۆ 2 ڕۆژە بە تەواوەتی لە نەخۆشیەکە شابێتەوە ئەمە ئەوە ناگەێنێت کە ئەو کەسە بەکتریا لە لەشیان نەماوە بەڵکو لەوانەیە بەکتریاکە لاواز بوو بێ و توانای دروستکردنی نەخۆشیەکەی نەمابێت بەڵام بەزینوی ماوەتەوە بۆ ئێمە بتوانین بە تەواوەتی ئەو بەکتریا لە ناو بەرین و نەتوانێت دووبارە گەشە بکاتەوە دووبارە تووشی نەخۆشی بکاتەوە ماوەیەکی باش دوای ئەوە بە سەلامەتی بمێنێتەوە باشترین شت ئەوەی ڕێنمایی نەخۆشەکە بکەین بۆ تەواوکردنی کۆرسەکەی کۆرسی دەرمانەکانیش عادەتەن پێویستە یان دکتۆرەکەیت دیاری کابۆت یان لە پزیشکی دەرمانسازەکە بپرسی بۆ تاکیدبوونەوەی کۆرسەکە عادەتەن دژە بەکتریاکان شروع بەکان هەڵناگیرێ بۆ داهاتوو هەندێک دایک و باوکمان هەیە 3 ڕۆژ 2 ڕۆژ بەکارێنێ هەڵیەگرێ بۆی دەداتوە بەکاری بێنێ ئەوە شتێکی غەڵەتە ئەکرێت ئەو شروعبانی کە بۆ ئینتیهابات بەکارێن عادەتەن لە ماوەی 7 ڕۆژ بۆ 10 ڕۆژە ئەکسپایرە بن دوای هەڵچڕین بۆیە پێویستە تۆ کۆرسەکەت بپرسی کە کۆرسەکەت تەواو کرد ڕاستەوخۆ و شروع بە فڕێبیرەوە بەکارنێتەوە دوایەوە
بۆ قسەکردن دەربارەی پشکنینی گشتی ساڵانە بۆ دڵنیابوون لە سەلامەتی مناڵان و خوا نەخواستە لە حاڵەتی بوونی نەخۆشیشە بۆی کە زوو دەستنیشان بکرێت. ئەوەی کە بەڕاستی مەبەستمان بۆ پامی گرنگمان بۆ لەم بابەتەکە بگاتە لاتان یەک ئەوەیە کە بەرپرسیارەتی دایک و باوک بەرامبەر بە مناڵ بۆی کە داهاتویشی باش و دڵخۆش و گەشاوی بۆ دەستنیشان بکە. خۆتان نەزان ئەم وێرانە ئەگەرچی زۆر سادەیە بەڵام پێویستی بە کۆمەڵێک توانای عقلی و چاو و دەستیشێ بۆی کە مناڵ بتوانێت هەرسێکیان بێکەوە بەستێتەوە اینجا بتوانێت ڕسمێکی ئاوا سادە دروست بکە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆی کە ئەم توانانە بۆ مناڵ دروست بێ ئەوەیە کە دایک و باوک بەرپرسیارانە مامەڵە بکەن لە دروستکردنی مناڵان. بەرپرسیاران مامەڵەکردنەوەیە کە لە کاتی پلاندانان بۆ دروستکردنی مناڵە پێویستە ئەم دایک و باوکە سەردانی پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون و سەردانی پزیشکی مناڵان بکەن بۆی کە بخڵێنە سەر تاواکەرە خۆراکیەکان کە لە باوترینیان بریتە لە فۆلیک ئەسید. وەجگەلەوە ژەگەر کۆمەڵێک پشکنین ترە بوو پێویستە بیکەن ئەمە لەکەی لەو کاتێککە دایک و باوکەکە جارێ مەنعەکەن نەک لە دوای کە دایک و باوکەکە کە دایکەکە زانستی هەیە. گرنگترین تەمەنی مناڵ کە پێویستە لە ڕووی تەندروستی و ئاگامان لی بێت بریتە لە 4 تا 6 هەفتە یەکەمی تەمەنی کە هیچ ژنێک نازانێت لەو ماوەیە دووگیانە. لەبەرەوەی گرنگە کە پێویستە لە پێش دووگیانیە لە کاتی مەنع دایک و باوک سەردانی دکتۆر بکەن و دکتۆر بین بۆی کە ڕێنمای پێویست وەرگرن دەربارەی و بابەتە. و بیریشتان بێ دەمودان یەکەم دەرگای چوونە ژووری هەموو خواردنێکە بۆ لەشی مرۆڤ لەبەرەوە دایکە بێ ئاگا لە دەمودانی خۆی بێ بۆی کە خواردنی باش وەربگرێت لە کاتی دروستبوونی مناڵەکە لە ناوسکیا مناڵەکەی بە باشی دروست بێت و لە پاش دایکبوونی مناڵەکەش پێویستەکە کە بە باشی ئاگاتانە دەمودانی مناڵەکانتان بێت و لەگەڵ دەچوون یەکەم دارە پزیشکی دامبینن درەنگترین کاتێش بریتە لە 1 ساڵی. لەو ماوەیە لە تەمەنی 1 ساڵی مناڵە بە تێکڕا مناڵ 6 جار پزیشکی مناڵانە بینێ بەلای کەمەوە ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت. لەبەرەوە باشتریشە بێت کە لە کاتی سەردانی پزیشکی مناڵانە پزیشکی دانی ژوینن بەڵام هەموو پزیشکیشی ددان نا. چکە هەموو پزیشکێکی ددان شارەزای دەمودانی مناڵ نییە. هەروەک چۆن هەموو پزیشکێک شارەزای مناڵ نییە هەموو پزیشکێکی دانی شارەزای دانی مناڵ نییە. و لە پزیشکانی مناڵانی شەکاران بژێنن بە وریای هەڵیان بژێنن چونکە وەک دکتۆر چێنەر لە بەردەمەکە باسی کرد کە نمونی مناڵەکە پاش 6 ساڵ اینجا زانراوەکە کونە دڵیا هەیە. لەبەرەوە هەڵبژاردننی پزیشکەکە بە وریایەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. هەروەک چۆن هەڵبژاردننی دەرمانخانە و هەڵبژاردننی تاقیگەش ڕۆڵی گرنگی لەباتی تۆ فەحسە لە مختبەرێ بکەیت و لە دوای نووسین تر دووباری بکەیتەوە یەکجار لە دانێ بیکە کە باوەڕ پێکراو بێت. لە کاتێکە سەردانی دەرمانخانە ئەکەیت ئەو بەڕێزی کە دەرمانسازان یاریدەری دەرمانسازە پێویستە کاوڕێنمانی کە پێویستە دەربارەی خواردن و دەربارەی چۆنەتی بەکارهێنانی دەرمانەکە بە دایک و باوکی بدا. تکایە شروعی شتیا بۆ مناڵەکانتان مەکڕن تکایە لەوە تێبدەن قەڵەوی لە گەورە و لە مناڵیشە نەخۆشیە جوانی نییە. خدای ربی ئەڵقی داهاتوو دەربارەی بابەتەکە بێت کە خۆشم سەرم سوکمایەکەم جارکە بیستم زەخت لە مناڵانە بەرزەفشاری خوێن لە مناڵانە و کۆمەڵێک بابەتی تر پەیوەندیدار بە گەشە و بە لەش ساخی مناڵانەوە. هەتاو کاتە ڕێز و حورمەتیان دەکات و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی و نەری ئیداری دەستگای میدیای کورساق و فەرموون شەو شەوگارتان شاد و خواتان لەگەڵ.